سعودیا لە پرۆژێکی سەرنجڕاکێشدا لە بیاباندا شارێکی گەشتیاری دروست دەکات کە خلیسکێنەی سەربەفر لەخۆ دەگرێت. عەرەبستانی سعودیا لەم چەند ساڵی کۆتاییدا پێشکەوتنێکی گەورەی بەخۆیەوە بینیوە لە نوێترین پرۆژەیدا کە بە نیۆنی ناو نراوە چاوی تەواوی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە بە شێوەیەک کە شارێکی مۆدێرن و چەندین ناوچەی گەشتیاری لەخۆ دەگرێت و بڕیارە میوانداری ژمارێکی زۆر گەشتیار لە هەموو جیهانەوە بکات. پرۆژەکە خۆی دەبینێتەوە لە دروستکردنی شارێکی هێڵی ئاسۆیی و شوێنی خلیسکێنەی سەربەفر تا هاوینە هەواری کەنار دەریا و چەندان شتی تر کە پێشبینی دەکرێت تا ساڵی 2030 بخرێتە بواری جێبەجێکردنەوە. بێگومانێکێک دەبێت لە سەرنجڕاکێشترین و ڕەنگە سەیرترین بەشەکانی نیۆن دروستکردنی پرۆژەیەکە بۆ ئارەزومەندانی وەرزشی زستانە بە ناوی ترۆجێننا کە بریتیە لە شوێنێکی تایبەت بە خلیسکێنەی سەربەفر و وەرزشە زستانەکانی دیکە لە ناوەڕاستی دڵی بیابانی عەرەبیدا. ترۆجێننا دەکەوێتە 50 کیلۆمەتر لە کەناراوەکانی کەنداوی عەقەبە بە بەرزی 1500 بۆ 2600 متر لە ئاستی دەریاو. پلەی گەرمی لە 17 بۆ 22 پلەی سەدیە و ڕووبەرەکەی نزیکەی 6 کیلۆمەتر شواگۆشێ. بڕیارە لەم ناوچەیەدا هاوینە هەوارێکی خلیسکێنەی سەربەفر بە درێژی 36 کیلۆمەتر دروست بکرێت کە پلەی گەرمی لە ناوچەکانی دیکەی سعودیە نەزمترە و فێنەکترە. بە گوێرەی زانینە ڕاگەاندراوەکان پلان بۆ ئامادەکردن و دروستکردنی 3620 ژوور لە هۆتێل و شوێنەکانی دیکەی نیشتەجێبوون و 42000 مەتر شواگۆشە بۆ چێشخانە و فرۆژەکان و هۆڵی شانۆ بەتوانای 3000 کورسی. پرۆژەکە بە جۆرێکە دەتوانێت ساڵانە میوانداری نزیکەی 700,000 گەشتیار و هەروە 7000 دانیشتووی هەمیشەیی بکات. بڕیارە هەموو وزەی پێویست بۆ پرۆژەی ترۆجێننا لە ڕێگەی وزەی نوێنەوە دابین بکرێت کە وزەکە لە سروشتەوە سەرچاوە دەگرێت بۆ ئەوەی هیچ زیانێک بە ژینگەی ناوچەکە نەگات. هاوینە هەواری خلیسکێنی ترۆجێننا ناوچێکدا دروست دەکرێت کە پلەکانی گەرمان نزمە و هەندێک مانگی وەرزیستان بەفری لێ دەبارێت. بەڵام سیستەمێکی دەستکردی بەرهەمێنانی بەفر باوکاری ئامێری بەفر و ئامراز و کەرەستەی تری سەردەمیانە بۆ کارپێکردنی ئەم کارە لە بەرچاو گیراوە و نزیکەی لە 175 بەفرەکە دەستکردە و بە ئامێری سەردەمیانە دروست دەکرێت. هۆتێل و شوێنی نیشتەجێبوون لە ناوچەی ترۆجێننا بریتیە لە بەلاوانگە کە دیمەنی شاخ و دەرەچەکانی هەیە، ساونا و هۆڵی وەرزشی و سینەما، هۆڵی شانە و سەکۆی بینینی ئاسمانی شەوانە و گۆڕۆپانی یاری منداڵان، شوێنە جیاوازەکانی وەرزشکردن. جگە لەوانەش لەم ناوچەیەدا یاریگای تێنس، باخچەی پەلەوەر، ئەسپ سواری و وشتر سواری، ڕێگای تایبەتی پیاسەکردن، چەندان بابەتی جیاوازی تێ دروست دەکرێت و هەلی کارکردن بۆ نزیکەی 10,000 کەس دەڕەخسێنرێت.